لا بەرەوەی کە دادگای باڵای فدراڵی عێراق بڕیاری دا لەسەر پەرلەمانی کوردستان و درێژکردنەوەی تەمەنی خولی پەنجەمی پەرلەمانی کوردستانی تر پەرلەمان نەیتوانی یاسای هەڵبژاردنەکان هەموار بکاتەوە کۆمسیۆن کارا بکاتەوە بۆیە ئێستای تر ئەبێت کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق چاودێری بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 11 ساڵ کات کە سەرۆکی هەرێمی کوردستان وادەکەی دیاری کردووە بڕیارە کۆمسیۆن کۆ بێتەوە سەبارەت بە ئامادەکاریەکان و ڕێکاری یاساییەکان و میکانیزمەکانی کۆمسیۆن من میوانێکم لەگەڵ دەبێت لە بەغداوە بەڕێز نەبراس ئەبوو سۆدا یاریدەدەری گوتەبێژی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵمە زۆر بەخێر بێ ئەمەوێ سەبارەت بە ئامادەکاریەکانی کۆمسیۆن بپرسم ئێوە بڕیارە کۆ ببنەوە سەبارەت بە سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کەی لەم بارەوە کۆ دەبنەوە سڵاوتان لێبێت پێشەچی لە ئێوە و لە بینەرانی کەناڵەکەتان کەناڵی کوردستان 24 دەکەم لەبارەی پرسیارەکەتان دەربارەی هەڵبژاردنەکان کۆمیسیۆن ئێستا داوایەکی لایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە پێگەیشتووە بۆ ئەوەی بکرێت توانەکانی خۆی بخاتە گەڕ بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکە ئێستا کۆمیسیۆن گفتوگۆی خۆی لەو بارەوە ئەنجامداوە و ئامادەی خۆی نیشانداوە بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت مەبەستم پەرلەمانی کوردستانە و ئەو داواکاریانەیەکەوە پێویستە ئامادە دەکرێت و دابین دەکرێت و بێگومان داواکاریەک هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ کۆمیسیۆنی باڵا بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە سەرپەرشتی بکەین. بەڵێ چەندە کاتی پێویستە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بۆی ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات کە هاوکاتە یا بڵێن نزیکە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 6 تەشرینی دووەم کە بڕیارە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردن بەڕێوە ببات. نعم 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 صرح مجلس المفوضين في أنجمني كوميسيون لا كوتا كوبنوي خويدا لقل لجنة ياسايي في مجلس النواب لا أنجمني منراني عراق أماج بودرا وكا ناكريت دو هەڵبژاردن لە هەمان ڕۆژدا بکرێت و ئەمە کاریگەری لەسەر كواليتي هەڵبژاردنەکەەوە هەیە کۆمیسیۆن وەکو دامەزراوەیەکی هي على استعداد على إجراء أي انتخابات ئامادەی خۆی نیشانداوە بۆ ئەوەی هەر هەڵبژاردنێک بکرێت لە هەرێمی کوردستان بێت یاخود لە پارێزگاکانی دیکە ئامادەی خۆی نیشانداوە بۆ ئەوەی سەرپەرشتی هەڵبژاردن بکرێت بەڵام ڕێکەوتی هەڵبژاردنەکان ئەوەمان لێ داوا دەکات کە کاتێک ئەم دوو هەڵبژاردنە لە دوو بەرواری جیاوازدا دەکرێت چەندین داواکاری جیاواز هەیە و ئامادەکاری هەیە بۆ ئامادەکاریش هەیە ئەم پێویستی بە ئامادەکاری هەیە بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت و چەندین داواکاری هەیە ئەگەر هاتوو ئەم داواکاریانە بەردەستخران موعد يعني يجب أن تعطى المفوضين فترة ما بين 6 إلى 7 أشهر لإجراء الانتخابات كم تربيتو ما ويشي بو دانريت أجر بيتو هم داواکاریەکان دابین بکرێن. باشە کەواتە ئەگەر داوا بکرێت کە هەردوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق وەکو پێشنیاز کراوە لە یەک ڕۆژدا بەڕێوە بچن کۆمیسیۆن دەتوانێت ئەمە بکات ڕێکارە یاسایی و میکانیزمەکانی چۆن دەبن؟ المفوضية أبدت رأيها من خلال الاجتماع مع دربريو لكوتا كوبنويدا لقل ببورن بله لقل لجنة ياساي برلماني عراق وبهمان شيوا لقل كوبنوي برز نتيربان بارزاني سەرۆکی هەرێمی کوردستان ئامادەی خۆی پیشانداوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە ناکرێت لە هەمان ڕێکەوتدا بێت چونکە ئەمە کاریگەری بەسەر هەڵبژاردنەکە هەیە و کوالیتی هەیە بۆیە کۆمیسیۆن سوورە لەسەرەوەی کە هەر هەڵبژاردنێک بکرێت و ئێستا بێت یاخود لە داهاتوودا لە بە شێوەیەکی شەفاف و دەستپاچی هەوڵ دەدرێت هەڵبژاردنەکە بەڕێوە ببرێت و بە پێوەرە جیهانەکان بێتەوە ئەم پرسی ڕێکەوتن
پێکەوە ئەنجامدانی هەردوو هەڵبژاردن لە ڕووی هونەریەوە هەندێک مەحاڵە چونکە ئەمە کاریگەری بەسەر کەشی هەڵبژاردن و هەروەها کوالیتی هەڵبژاردنەکە و ئەنجامەکەم باشە لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ئایا بڕیارتاندا لەسەر ئەو وادەیە کە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن پێویستە دیاری بکرێت و کۆتا بڕیاری لەسەر بدرێت کۆمسیۆن بۆ چوونی چیە لەم بارەوە؟ کۆبنەوەکان بەردەوامە لە کاتی دیدارەکەدا لەوێن دەرئامەدەی خۆمان نیشانداوە بۆ ئەوەی هاریکاری بکەین لەگەڵ حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان. چەندین دەست پێشخەریشمان هەبووە لە ڕووی هونەریشەوە وەکو کۆمیسیۆن، بەڵام ڕێکەوتەکان پێشنیاز نەکراون و تا ئێستا هیچ داواکاریەک نەهاتووە لەم بارەیەوە. ڕێکاری ئیداریەکان هەن بێگومان، بەڵام پێویستە ڕێکارێک هەبێت و داواکاریەک پێشکەشی کۆمیسیۆن بکرێت و دواتر شتە پێویستیەکان دابین بکرێت و دوای ڕەزامەندی هەموو ئەمانە دەکرێت ڕێکەوتێک دەستنیشان بکرێت. باشە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سوورە لەسەرەوەی هەڵبژاردن ئەمساڵ لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت کە دیاریکراوە هەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەروەها ئەگەر لە کۆتاییشا پێم بڵێ کۆبوونەوەی داهاتووتان تەنیا گفتگۆ دەبێت یا بڕیاری کۆتایی لەسەر بەڕێوەچوونی پرۆسەکە دەدەن؟ بەڵێ بێگومان. بەڵێ بێگومان ئەنجومەنی کۆمیسیاران سوورن و ڕژدن لەسەر ئەوەی کارەکانیان لەسەر هەموو یاسابەرکارەکان بکەن و هەڵبژاردن بکرێت لە ماوەیەکی کە دیاری دەکرێت و هەر هەڵبژاردنێک بڕیار بێت بکرێت و داواکاریەکان دابین بکرێت و ئێمە ڕژدین لەسەرەوەی کە هەڵبژاردنەکە بەڕێوە بین. بەڵێ زۆر سپاس بەڕێز نەبراسە بوو سۆدە یاریدەدەری گوتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.